مەترسیەکەی بوومەلەرزەکەی باکوور و ڕۆژئاوای کوردستان شاندێکی وەزارەتی سەرچاوە ئاویەکانی عێراقی ناچار کرد لێکۆڵینەوە لە دۆخی بەنداوەکان بکەن. لە سنووری کەرکووک شاندەکە سەردانی بەنداوی دووبز و خاسە سوویان کرد. شاندەکەی وەزارەتی سەرچاوە ئاویەکان دڵنیاییان لە باشی دۆخی بەنداوەکان خستە ڕوو. بەڕێوەبەری بەنداوەکانی عێراق کەوتەبێژی وەزارەتی سەرچاوە ئاویەکانی عێراقیشە دەڵێت پێویستمان بە دروستکردنی ژمارەیەک بەنداوی تر هەیە لە عێراق، چونکە ڕێژەی گلدانەوەی ئاومان لە ئاستێکی خراپدایە. لە پێناو زامنکردنی ڕەوشی بەنداوەکانمان لەو ناوچانەی کە سنوورن لەگە تورکیا و سووریا لە وەزعی بەنداوی مست و بەنداوەکانی دیکەمان کۆڵیوەتەوە بە پێوان زامانی پێیگەیشتوین. هیچ زیانێک بە بەنداوەکانمان نەگەیشتووە بەهۆی بوومەلەرزەوە. هەروەها مەترسیش لەسەر بەنداوەکانمان بوونی نییە و بەردانەوەی ئاویش لەو بەنداوانەوە بۆ پارێزگاکان بە پێی نەخشی وەزارەتمان بەڕێوە دەچێ و هیچ کێشەیەکیان نییە. لەسەر پرسی کەمبوونەوەی ئاو بەڕێوەبەری گشتی سەنتەری توێژینەوەی پرۆژەکانی باکووری عێراق ئاماژەی بۆ ئەوە کرد تورکیا بەنداوی لەسەر دیجلە و فورات دروست کردووە. ئێستا ئاوی ئەو دوو ڕووبارە بە تەواوەتی ناگاتە عێراق، بەڵکو بە ڕێژەیەکی دیاریکراو بەری دەدەنەوە. دوای بوومەلەرزەکەەوە تا ئێستا ئیطلاقاتی ئەو سەدانە بە تایبەتی سەدی ئەتاتۆر کە ئاو بەردەداتەوە بەرەو ڕووباری فورات و سەدی ئەلیسۆش کە ئاو بەردەداتەوە بەرەو ڕووباری دیژلە هیچ گۆڕانکاریەک لە بەردانەوەی ئاوەکانیان نیە، بالعکس دوێنێ و پێرێک کەمتریشی بەردابەوە وەک لە ڕۆژانی عادی. شاندەکەی وەزارەتی سەرچاوە ئاویەکانی عێراق ئاماژەیان بۆ ئەوە دەکرد لە پلانیاندا هەیە ژمارەیەک بەنداوی قەبارە بچووک لە پارێزگاکانی عێراق دروست بکەن. لە سنووری پارێزگای کەرکووک 4 بەنداوی گلدانەوەی ئاو هەیە کە ئەوانیش بەنداوی دووبز و شیوە سوور و خاسە سوو بەنداوی شیرینە. ئاسو ئەحمەد، کورسات نیوز، قەزای دووبز.